تەوەری دووەمی بەرنمەکەمان گفتوگوی لەبارەوە دەکەین بۆم ساڵ لە ڕۆژهڵاتی کوردستان جەژنی نێودەوڵەتی نەورۆز بە ئامادەبوونی 13 وڵاتی بیانی لە شاری سنە بەڕێوە دەچێت. هاوکات هەموو دام و دەستگاکان هەوڵ دەدەن کە شاری سنە بکرێ بە پایتەختی نەورۆز و تواناکانی ئەو شارە بە دەربکەوێت و بۆ مەبەستە ژەم ساڵ دوو مەراسیمی تایبەت لەو شارە بەڕێوە دەچێت. ئێمە دەمانەوێت سەبارەت بۆ مەراسیمەی جەژنی نەورۆز و بەشداریکردنی ئەو وڵاتانە لەگەڵ بەڕێز دکتۆر عەدنان بەرزنجی ڕۆژنامەنووس چالاگوانی فەرەنجی لە شاری سنەی کوردستانەوە گفتوگۆ بکەین. کاک دکتۆر عەدنانم کاتت باش و سڵاو لێ بێگەر سەرەتا پێمان بڵێ ئەو فێستیڤاڵی ئەم ساڵ بەڕێوە دەچێت چۆنە و چەند وڵات بەشداری تێدا دەکەن؟ ڕێز و سلااوم هەیە لە خزمەت ئێوە کوردستان و هەروەها بینەرانی کەناڵی خۆشەویستی ئەمدا و ببخشن کەناڵی خۆشەویستی کۆرسات داوا لێ دەکەم. هیوادارم کە ساڵی تازەتان پڕبێت لە سەربەرزی و سعادەت و نەورۆزی کوردەواریتان لێ پیرۆزەکەم. ئەم ساڵ ڕەنگوبۆی نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی تایبەتی شاری سنە زۆر جیاوازە. چەند ماوەی 2 ساڵە کۆرۆنا ئیزنی نەداوە خەڵک لە دوو نۆرۆزی ڕابردوودا بە باشی شایی بکەن خۆشی بگەڕن و ئەم ساڵ خۆشیەکان زۆر ڕەنگێکی جیاوازی هەیە و هەر ئەمە بۆتە هۆی دڵخۆشی خەڵک تا ڕادەیەک و خەڵک زۆر دڵخۆشن لەم ڕۆژانە. ئەم فستیڤاڵانەش کە لە شاری سنە بەڕێواچێ ئەلبەتە هەرچەند من ڕاستان بووە ئێمە چۆن ڕێکخراوەی کۆمەڵایەتین زۆر ئاشنا و شارەزای ئەو کارانەی نین کە شارەوانی شاری سنە یا شوێنەکانی تر بەڕێوەی دەبن، بەڵام ئەوەی کە دیارە و دەبینین و دەزانینەوەیە کە سنە بڕیارەوە پایتەختی نەورۆز پێناسە بکرێت و هەر بم بۆنەوە چەند ڕێکخراوەی نێودەوڵەتیش بەشدارن لە ئەم فستیڤاڵەی کە لە سنە بڕێوە چێ. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو 26 ڕەشەمە کۆڕێک لە دەوری 5,000 کەس لە یەکێ لە هۆڵەکانی وەرزش لە شاری سنە بەڕێوە چوو و چەند چالاکیەکی فەرهەنگی ئەنجام درا. چەندین وڵات تیا بەشدار بە تایبەتە وڵاتانێک نەورۆزیان تیاکرێ و نەورۆز بۆیان پیرۆزە و هەروەها چەند وڵاتی ئوروپی و چەند ڕێکخراوەی جیهانی لەو مەراسمەدا بەشدار و هەروەها بڕیارە ئەمڕۆژ لە یەکێک لە هۆڵە یانە وەرزشیەکاندا بە بەشداری زیاتر بە ئەوەی کە بڕیار دراوە زیاتر لە 20,000 کەس تۆ ببنەوە و بڕیاریشە لە ئەم مەراسم و لە ئەم ڕێوڕسمەدا زۆربەی وڵاتان و بە تایبەت وڵاتانێک کە نەورۆزیان بەلاوە ئەرزشمەندە دووبارە بەشداری بکەن و نوێنەری وڵاتانی تریش ئەوەی کە من ئەزانم تاڕاتێک لە دەوری 45 وڵات بڕیارە بەشداری ئەم ڕێکخراوە. باشە، بەشداریکردنی ئەو وڵاتانە یعنی ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە چ گرنگیەکی هەیە بۆ جەژنی نەورۆز خۆی وەکو جەژنێکی کورد کە ئەیکاتەوە و نەتەوەکانی تریش هەندێکیان ئەو جەژنە پیرۆزەکەن و بۆ شاری سنەش بە تایبەتی کە هەوڵ دەدرێ بکرێتە پایتەختی نەورۆز، یعنی ساڵانە وەکو پایتەختی نەورۆز بناسێندێ. ئەوەی کە ڕاستی بێ و ئێستاش من پێم لێ بوو نێوانە خۆشەویستەکەیشتان باسی لەوەی کرد کە ئێمە لە هەر کاتێک لە خۆشی و شتووە شاییماندا ئێمە نەورۆزمان لەبیر نەکردەوە. نەورۆز هێمای ئێمەیە، نەورۆز جەژنێکە کە بەردەوام بەڕێوە چووە. من لە بیرم یەکە منداڵ بوو لە شاری سنە لەو کاتێک کە شەڕی ئێران و عێراق و بۆمباران ئەکرا شارەکەمان لە کاتی نەورۆزدا خەڵک نەورۆزیان دەگرت وڵامی هیچ بۆمب بوو شەڕ و حەقەیەکیان نەدایەوە کاری خۆیان نەکرد. ئەمە دیارە کە ئەگەر تەنانەت ئەم ڕێوەڕسم و بەراسمانەش نەبێ خەڵک خۆیان نەورۆز بۆیان بوونیکی. بەڵام ئەوەی کە بڕیار وایە سنە ببێ بە پایتەختێک بۆ نەورۆز زۆر گرنگە و ئەم گرنگایەتیش کات کە نوێنەری وڵاتان و ڕێکخراوە جیهانیەکان لە ئەم کۆڕکۆبوونەوەدا بەشداری دەکەن. زۆر شتمان ئێمە لە دەستا بۆنەوەی نەمانتانی لابیگەری بۆ بکەین. زۆر شتیان بە ئێمە برد و ساندیان و کردیان بە بڵکی خۆیان زۆر وڵاتان سێمان لەبەرەوەی کە ئێمە هیچمان نەبوو کە بەکری لێ. بەڵام وا دیارە ئەم جارە خۆز لەبەر ئەوەی هێماکانی لە ناو دڵی خەڵکدایە، لە ناو دڵی خەڵکی یاساییدایە تا ڕادەیەک سەختە کە کەسێک تر خۆی بکا بە خاوەنی و بیبە.
و ئەمە من بڕوام دەستەیە ئەتوانێ بۆ چەسپاندنی بوونی نەورۆز وەکو جێژنێکی کۆنی گەلی کورد بتوانێت یارمەتی دەربێت و بتوانێت پێناسەیەک بۆ ئێمە دروست بکات کە لە داهاتوودا فەخ و شانازی پێ بکەین بە نەورۆزەکەشمان کە جەشنەکە جەشنەکەمان زۆر لە هەندێک لە جەشنەکانی تر لە دنیا جیاوازترە. بەڵێ دکتۆر لە ڕووی گەشتیاریەوە بۆ شارێکی وەکو سنە تا چەند گرنگە ئەم فستیڤالانە بەڕێوە بچێت و لە ڕووی نێودەوڵەتیشەوە خەڵک ڕووی تێبکە و وا بکات کە سنە لە ڕووی گەشتیاریشەوە خەڵک ساڵانە بۆ فستیڤالێکی وا گەورە سەردانی بکەن. ئەمە تا چەند سنە دەکاتەوە یاخود سنە بە ڕووی وڵاتانی تر و بە ڕووی پارچەکانی تری کوردستانی شاکاتەوە؟ وەڵامە توانێت زۆر گرنگ بێ، بەڵام ئەوەی کە ڕاستی بێت بەداخەوەی گرفتاریەکمان هەیە سنە ئەو زەرفیەتەوە دەفرایەتیەی لە بواری گەشتیاریەوە هێشتا خۆی دروست نەکراوە. هێشتا ئەو شوێن بۆ نمونە ئێمە هۆتێلەکانمان ئێمە یەک دوو دانە هەیە لە شاری سنە، دیارە ئەمە بێ ئاوڕێکی چاکتری لێ بێتەوە. بەردەوام لە خودی ئێرانەوە خەڵکی زۆر ڕوو لە سنە دەکات، بەڵام بەڕاستی بە سیارەی خۆیانەوە ڕوە و ناتوان بمێنەوە ئەگەر بمێنیشنەوە لە ناو سیارەکانی خۆیاندا شەوانە ڕۆژ دەکەنەوە. ئەگەر کەسێک لە وڵاتی ترەوە یان لە پارچەکانی تری کوردستانەوە بێن ئەوانە بێت چی بکەن بەم بۆنەوە بێ لە ڕاستیدا لە بنەڕەتدا دروست کارەکە ئەنجام بدرێت و ئەو زمینە سازیە بە خۆ زمینە سازیەکە بکرێت، بەڵام ئەتوانێت ئەگەر ئەم زمینە سازی بکرێت ئەم بوونی نەورۆزە کە سنە ئەبێ بە پایتەختی نەورۆز ئەتوانێت لە بواری گەشتیاریەوە خزمەتێکی ئێجگار گەورە بە شارەکە بکات، لەبەر ئەوەی کە جۆرافیای شاری سنە شوێنی هەڵکۆتنی شاری سنە و میوانپەزیری و میوانداری خەڵکی شاری سنە هەروەکە هەمووی کوردستان هەروایە ئەتوانێت ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە بواری گەشتیاریەوە خزمەتێکی گەورە بە پارێزگای سنە و بەتایبەت شاری سنە بکرێت. بەڵێ ئێوە وەکو چالاکانی ئەو بوارە و وەکو بەدەر لە بڵێن فەرمانگەکانی حکوومەت ئێوە چالاکن و ئەتانەوێ زیاتر کار بکەن و لە ڕێگەی ئێوە زیاتر ئەم کللتورە بناسێندێ. ئێوە چیتان کردو بۆ ئەم بوارە و چ پرۆژەیەکتان ناوە بە حکوومەت بۆی کە زیاتر پەرە بەم فستیڤالە بدا و بەرفراوانتری بکە ساڵانە؟ بەڵێ ئێمە بۆ خۆمان کارمان کردووە بۆ وێنە هەر ئەو ڕێوەڕسمێک کە ئێوە خەریکن بڵاوی دەکەنەوە ڕێوەڕسمێک کە ئێمە دوێنێ لە شاری سنە بەڕێوەمان برد بەڕاستی خەڵکێکی ئەجگار زۆر بەشداری ئەم ڕێوەڕسمەیان کرد و بە شێوەیە کە ئێمە شەرمەندەی زۆر کەس بووین و نەمانتانی میوانداریان بین و بەداخەوە نەیەتوانی بێنە ناو پۆڕەکەوە و لەبەر بچووکبوونی هۆڵەکان لێرە بۆ نمونە هەرەوە بۆڵۆ گەورەی کە هیچ سینما بەخمەنی شاری سنەیە لە دۆر 700 کەسەکرێت و دیارە خەڵک زۆر حەزیەتە بن بۆەوە. ئێمە وەکو پرۆژە یاسایەک وەکو ڕێکخراوە مەدەنیەکان لە شاری سنە بەردەوام بتومانەوە ئەڵێن کە بایخی زۆرتر بدرێت بە ئەم ڕێوەڕسمانەوە بەتایبەت بە نەورۆز و هەندێ لە شوێنە یەکانیش بەتایبەت شارەوانی و شۆرای ڕاوێژکاری و شۆرای شار تا ڕادەیەک ئاوڕێکیاندا، بەڵام وا ئەزانم دەسەڵاتێکی زۆرتریان نەبێت لەوە زیاتر جگەل لەوەی کە من ئەبێ ئاماژەی پێ بکەم ئەم ساڵ تا ڕادەیەک بڵاونەتەوە تا ڕادەیەک کاریان کردووە و هەر کۆمەک و هەر یارمەتیەکیش لە ڕێکخراوە مەدەنیەکان ئەوان داوای لێ بکەن ئەوان بیانەوەی ئێمە لە خزمەتیان ناهین، بەڵام بەداخەوە کێشەیەکە هەیە زۆربەی کارەکان کاتێک کە دەبێ بە دەوڵەتی ئیتر ڕێکخراوەکان پشت گوێ ئەخرێن و هەروەها لەو لایشەوە گەر سەرنجی بدەین لەبەرەوەی هەندێک جار دەوڵەت دەباچکاری دووە ڕێکخراوە مەدەنیەکانش کاتێکە بەرەوە ئەوەندە ئاور لە کارەکە نادەنەوە. ئەمە خۆشی کێشەیەکە کە لێرە لە ئەنجامی ئەم کارانە لەبەرپێی هەم ڕێکخراوە مەدەنیەکانە و هەم دەوڵەت. زۆر سپاس. دەست خۆش بۆ بەڕێز عەدنان دکتۆر عەدنان بەرزنجی ڕۆژنامەنووس چالاگوانی فەرەنجی کە ڕاستەوخۆ لە سنەی کوردستانەوە لەگەڵمان نابووی. سپاس بۆ ئەو زانیاریانش کە بە ئێمە بەخشی.